ئەمڕۆ مامۆستایانی وانەبێژی لە کارلادراو لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی گردبوونەوەیەکیان ئەنجام داوە. دەچمە لای خۆیان بزانم داواکاری لە مێژینە و ئێستای ئەوان چیە. سڵاو لێبێ مامۆستا، ئەم کاتت باش؟ بخێربن سەر چاو مامۆستا. ئەمڕۆ گردبوونەتەوە و کۆنگرێکی ڕۆژنامەوەنیشتان ئەنجام دا داواکاریتانگەیان. داواکاریەکانی ئێوە چیە؟ داواکاری ئەمە لە پای ئەو هەموو خزمەتە چەند ساڵ وانەبێژی یعنی سیستمی پەروەردە بەڕاستی کەم و کورتی زۆر تیا بوو، یعنی هەتا ئێستا پەروەردە بناغەی بنیادنەری داهاتووی کۆمەڵگەیە، یعنی هەموو ئەمە بەدەم ناکرێ، یعنی هەر بوویترێ پەروەردە ئەگەر درزێ لە کلێنی پەروەردە هەبێ بە هەموو سێکتەرەکانە تێشەنەیە کادەمە تۆ ناکرێ بینایە بنیادنی ئەساسەکەی تەقی بێت. سیستمی پەروەردەش لە ئەمڕۆیە بەڕاستی بەم شێوەیە نابێ، تۆ بە پینە و پەڕۆ ناکرێت لەلایەک و ئەبێت تۆ ئامارە هەبێ سەرژمێری تەواو هەبێ، ئەبێ بە پێی سیستم خەڵک دانیت چونکە سیستمی پەروەردە ڕاستە و خۆ داغڵی تەواو سیستمەکانە بێ، یعنی هەر بە ئابووری و کۆمەڵایەت و ڕۆشنبیری و سیاسی و ئەمە هەمووی لە پەروەردەوە تەشەنەیەکات. پەروەردە بنیادنەری هەموو ژیلێکە بەڕاستی، یعنی ئەمە کە ئێستا هەیە تا ئێستا من ئەم سیستمە بە باش نازانم، چونکە باشیەکەشی هۆکاری ئەوەی کە بە باش نازانیانی تۆ لێرەیە ئەبێ ئەساسی دامەزراندن لەسەر یا کۆ نمرەیە بێت شتێک دانێت یا ئەوەی بە دەرچووی کۆن بێت، تۆ نابێ لایەکی فەرامۆشکەیت و لایەکیشی بگریدان. ئێستا دەرچوومان هەیە ئەمە 11 ساڵ خزمەتی هەیە، 11 ساڵ خزمەتی هەیە کە ئافرەت و مناڵی بووە مۆڵەتیان پێ نەیاوە. ئەمە گوناح نییە، یانێت تۆ پاش 11 ساڵ خزمەت بینێریتەوە بۆ ماڵۆ یا ئێمە وانەبێژمان هەیە کە دانراوە تااقەتی نەبووە دەوامکە وانەبێژیکان هێناوە بە ئەم وانەبێژەکی هێناوانە ئێسمە بۆ بەگرەبەت لەسەر حسابی ئەو بۆچی، چونکە هەر ئەویان کە داناوە تۆ ئەو دەسەڵاتی هەبووە ئەو ئینەی هەبووە تەکلیفیان بۆ کوردیوان داناوە. تۆ چەند ماوەی چەند ساڵەوانە بێژ بووی؟ من 4 ساڵ. بەڵێ. باشە، داواکاریەکەتان چییە کە لە ئەنجومەنی وەزیران داواکاری وەزارەتتان هەیە؟ داواکاری ئێمە ئەوەیە بە لە جێدانان ئیش ناکرێت، یانێ بۆ ئێمە چونکە پەروەردە پێشتر ئەو کلێنەی تیا دروست بووە، ئێستا ئەڵێ بەپێی دەرچوو بەپێی بەشەکە بێت تۆ هەستاوی پێشتر دەرچوی کشتتوکاڵ و زەراعە و تەکنیکی و کۆمەڵێ بەشیکەی هێناوە خستوتە ناو پەروەردە تاعینی کردو بە مامۆستا، ئەمە بۆ بە ڕێگر بۆ ئەمانەی ئێستا ئەڵێ بۆ ئێمە ناکرێت کاکە ئەم بەم لە جێدانانش بۆ ئێمە نابێت، چونکە لە جێدانان نیوەی بێ بەشە بێ بەڕاستی بۆ سەردەمێ بوو کە پێویست بوو. ئێمە ئێستا من لە قوتابخانەی بووم 5 وانەم وتۆتەوە بە تاقی تەنها 5 وانەم وتۆتەوە بۆ ئەو کاتە من پێویست بووم. خێرە یانی ئێستا من پێویست بووم خۆم بە تاق و تەنها 5 وانەم وتۆتەوە، ڕێگاکەشم 45 دقە ڕێم بڕیوە یانە ڕۆژانە. ئێستا گوناح نییانێ بۆ هۆکارێک هەر ئاوە بنێریتەوە بۆ مامۆستایانە خەریکی چین ئەو وەرەقانە چێ بەدەستیانەوە؟ لە پاش ئەوەی کە گردبوونەوە ئەکرێت زۆر جار ئەو ناوانەی کە نووسێ کە ئامادەیە بن لێرە هی ئەوەیە. زۆر سپاس. بەڵێ بینەرانی کۆباس دیارە گەویستی بن مامۆستایانی وانەبێژی لە کارلادراون و کۆمەڵێ داواکاریان هەیە، ئەوان دەڵێن پێویستە ئێمەش وەکو هەموو بەشەکانی تر وەکو هەموو بەڕێوەبەرایەتیەکانی دیکە ئێمە دامەزراندنمان هەبێت و ئەوان کۆمەڵێ گرفتیان هەیە، ئەویش لە جێگەدانانە دەڵێن ئەمە بۆ ئێمە ناگونجێت. هەوڵ دەدەم لەگەڵ مامۆستایانی دیکەشدا قسە بکەم، گفتوگۆیان لەگەڵدا دەکەم. مامۆستاگیان سڵاو لێبێ.
مامۆستا سڵاوی لێبێ ڕاستەوخۆ لەگەڵتای داواکاری مامۆستایانی وانەبێژ چییە؟ بۆچی گرفتەکانتان بۆ چارەسەر ناکرێت؟ گرفتەکەی ئێوە ئەوەندە قورس و گەورەیە کە بۆتان چارەسەر نەکرێت؟ سەرەتا بەخێراتتان دەکەم وڵا ئەوەندە قورس نییە وەکو قورسا کردو بەڵام دڵی کە نەیکەن ینی سەختە ناکرد ئێمە وەکو وانەبێژی لادراو تەنها داواکاریمان ئەوەیە لە شوێن خانە نشینان دامان بنێ وەکو گرێبەست وانەبێژی لادراوی خۆم 2 ساڵ وانەبێژیم کردووە لەگەڵمانەی وایەت تقریبا 10 ساڵ وانەبێژی کردووە 11 ساڵ وانەبێژی کردووە بەهۆی ملاکات و دوورکراوەتەوە یان بەهۆی ئیجازەی دایکەتیان چۆن یعنی وەکو مامۆستای دامەزراو نەبوو ئیجازەی دایکەتی پێ بدەن بەهۆی ئەوە دوورکراوەتەوە یان مامۆستای تر هاتووەتە شوێنیان بەهۆی واستەکان. باشە ئێستا داواکاریەکەی ئێوە بە کورتی و پوختی چییە؟ داواکاری ئێمە ئەوەیە ئەو وانەبێژانەی ئەم مامۆستانی کە وانەبێژی لادراون دابنرێنەوە لە شوێن ئەوانەی کە خانشی کراون وەکو گرێبەست ئێمەش ئەو تەنها ئەو داواکاری بن. ماوەی چێنێکە لادرا؟ وڵاهی تقریبا من لە 2018 دابڕام ئەنگوانەبێژ بەڵێ تۆ 2016 بۆ 2018 بەڵێ بەڵێ سپۆرەکەی تۆ چێ؟ من زانستێک شتێکە بەڵێ مامۆستا سڵاو لێبێ مامۆستا داواکاریتان هەیە؟ داواکاریمان ئێمە داواکەین کە ساڵانی پێشتر خزمەتمان کردووە بە کەرتی پەروەردە داواکاریمانەوە ئێستا بڕیار دراوە نزیکەی 7000 و نزیک 500 مامۆستا خانشینە بن کە ئێمە ژمارەمان زۆر نییە نزیکەی 2000 مامۆستاین لە جێگەی ئەوەنداماندنەوە هەمومان خاوەن فرمانی کارژێڕین ساڵانی پێشوو موچەمان وەرگردووە بە هۆکاری جیاجیا لا دراوین هەیە بەهۆی بە تایبەتی ئافرەتەکان بەهۆی زەواج و یا مەسەن لە شارێکەوە چوە بۆ شارێکی تریا خودت بەهۆی نەبوونی مۆڵەتی دایکایەتی دابڕاون ئێستا تەنها داواکاریمانەوەیە خزمەتکەینەوە لە کەرتی پەروەردە. ئەزمموی وانەبێژەکەی تۆ چەند ساڵ؟ من خۆم ساڵێک وانەبێژ بووم بەوەی نەخۆشیەوە نەمتوانی بەردەوام بم بەڵام مامۆستایتە 10 ساڵ وانەبێژ بوو دواتر بەهۆی هاتنی مامۆستای میلاکەوە دابڕاوە لە دوایەوەش ئێستاوە تا داوای مافی خۆیەکە و دانانرێت. زۆر سپاس بۆیەوەش. بەڵێ بینەرانی کۆباس دیارە وەکو گوێبیستی بوون مامۆستانی وانەبێژی لە کار لادراون داوای ئەوە دەکەن کە بگەڕێنرێنەوە سەر کارەکانی خۆیان.